لە هەرێمی کوردستان کرێکاران ئەو چینەن لەلایەن خاوەنکارەکانیانەوە زۆرترین مافەکانیان پێشەل دەکرێت. سەرەکیترینیان نەبوونی مەرجی سەلامەتیە. بە پێی ئامارەکان تەنها 5% کارگەکان ڕەچاوی سەلامەتی کرێکارانیان کردووە و 90% بەبێ دەستەبەرکردنی مەرجی سەلامەتی کار بە کرێکاران دەکەن. سەرۆکی سەندیکاکانی کرێکاران دەڵێت بەشێکی زۆر لە خاوەنکارەکان چاوچنۆکانە بۆ پڕکردنی گیرفانیان بیر لە سەلامەتی کرێکار ناکەنەوە. خۆی کەمتەرخەمی سەرەکی و یەکەم ئەو خاوەنکارانن کە ئەم پرۆژە گەورانیان هەیە، ئەوان بۆ بەدەستهێنانی پارەی زیاتر بۆ پاشەکەوتکردنی داهاتی زیاتر کاڵەکەکردنی سەرمایەکانیان یان سعاتی کار بە کرێکارەکان زیایی شەکەن، یان سەلامەتی پیشەیان بۆ ناکەن، یان بە کرێکاری بیانی ئیشەکەن، یان کۆمەڵێ بڕگە و بابەتێک کە لە یاسای کارایە کابێت جێبەجێکری ئەمانە نایکەن بەڕاستی. گرفتی سەرشتر لەوە ئەوەیە کە لایەنی پەیوەندیدار، وەزارەتی پیشەسازی، وەزارەتی کار، هەموو ئەم وەزارەتانی کە معنین بەم کارە سەرەتا پێش ئەوەی هیچ شتێکی بۆ بکەن، پێشەوەی هیچ مۆڵەتێکی بنێ پێویستە کابێ ئەمانە سۆنەر بێنن لەم کارگانە داینێن. بەڕاستی سۆنەر گرنگترین وێزگەیە کە ئەم وادانی پێیاڕوە. ئاماری 5 ساڵی ڕابردوو ئەوە دەردەخەن زیاتر لە 350 کرێکار لە کاتی کارکردندا گیانیان لەدەست داوە. جگە لە نەبوونی دەستەبەری کۆمەڵاتی، نەبوونی مەرجی سەلامەتیش گرفتێکی دیکەیە بۆ کرێکاران. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕخنە لە ڕێکخراوە کرێکاریەکان دەکرێت بۆی نەیانتوانیوە وەکو پێویست بەرگری لە مافی کرێکاران بکەن. هاوکات ڕاشی دەگەێنێت کێشەی کرێکاران تەنها لە بوونی مەرجی سەلامەتی نییە کە مافەکانیان پێشێل دەکرێت، بەڵکو موچەی کەم و کاتی زۆری کارکردن و چەندان گرفتی دیکەیان هەیە. دەتوانم بڵێم لە 90 بۆ سەرەوە هیچ مەرجێکی سەلامەتی بۆ کرێکاران نییە. ئەمە ئەومان پێ دەڵێت کە دیوانی چاودێری تایبەت بە کرێکاران و وەزارەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی و لایەنە پەیوەندیدارەکان ئەم بابەتان بە هەند وەرنەگرتووە. ئەگەر بە هەند وەرگیرابە ئەمە ڕۆژانە بە بەرچاوی ئێمە دەبینین کە ڕووداوی نەخوازرا و ڕوودەدا ئەمەش کە کاتێک بە دوواداچوون دەکرێت کە ئەمە بە هیچ شێوازە کرێکارە زمانی سەلامەتی بۆ دابین نەکراوە وەک پێداویستەکانی بۆ دابین نەکراون، بۆیە دەکرێت ئەم بابەتە کۆتایی پێ بهێندرێ. یەکێک لە مەرجەکانی پێدانی هەر بە کۆمپانیاکان ئەوەیە کە سەلامەتی کرێکاران پارێزن، بەڵام بەداخەوە نایپارێزن و بۆیان دابین ناکرێەوە. ئەمە دەتوانن بەڕێستان سەردانی تەواوی کارگەکان بکەن. کارگەیەک کە بەدەگمەن ببینی پێداویستەکانی بۆ دابین کرابێ. بەداخەوە ئێمە لە ئەنجامی ئەو بەدواداچوونەدا زۆرترین جار ئیدارەکانمان و پارێزگا و تەواوی لایەنە پەیوەندیدارەکانمان لەم بابەتە ئاگدار کردێتەوە، بەڵام بەداخەوە کاری سەر نەکراوە. ڕێکخراوە کرێکاریەکان پێیان وایە پێویستە یاساکان تونتر بکرێنەوە بەسەر خاوەنکارەکان و سەرمایەدارەکان، زیاتر پابەند بکرێن بە دەستەبەرکردنی مافەکانی کرێکارانەوە. ناکرێت کرێکاران ببنە قوربانی تەماح و چاوچنۆکی سەرمایەداران و گیانیان بکەنە قوربانی بەرژەوەندیە مادیەکانیان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.